بین دەکەم. هاوکات سەرزەنشتی ئەو ئاوارانەش دەکات کە سواڵیان کردووە بە پیشەی ڕۆژانەی خۆیان. قەیس شەهاب تەمەنی 23 ساڵە و لە کەمپی ئاوارەکانی ئاشتی لە عەربەت لەگەڵ کەسوکارەکەیدا ژیان دەگوزارێنێت. قەیس و خانەوادەکەی دانیشتووی پارێزگای سلاحەدینن. ئەوان بەهۆی شەڕی داعش و داگیرکردنی ناوچەکەیان ئاوارەی باشووری کوردستان بوون. قەیس بۆ دەستکەوتنی کار زۆر هەوڵیدا. ئەو دەڵێت بەهۆی ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە دەستکەوتنی کار بۆی گرانە، بەڵام دوجار بەشداری لە خولێکی 4 مانگەدا کردو. ئێستا خاوەن کارە. ئەو دەڵێت دەیەوێت بە ڕەنجی شانی پارەی حەڵال بۆ خانەوادەکەی بەرێتەوە و سەرزەنشتی ئەو ئاوارانەش دەکات کە پیشەیان بووە بە سواڵکردن و پشتیان لە کار کردووە. أنا اسمي قيس شهاب حمد. من نام قيس شهابة أورم لمحافظة صلاح الدين وإستال دانشتوي كامبي أشتيم وإستاش نيازم هيك لبواري كهرباء أو رأي كارف كمليرة. بالنسبة لنا باشترين شيء بوم خزان أنا كأو اعتماد بخنس إخوان ومن ذلك أننا بوهي جور صار كرنا قلنا وشاركان كبته هو أوي كبتوان بيل رجس صب فروشيد دعمي خزانة جيب كزور في باشتر ويلوي كفكرة موضوع هيك لا کوچە کۆڵانەکان سوال بکات چونکە باشترین کار ئەوەیە کە لێرە کامپەکە ئیش بکات و بژێ ژیانی خۆی و خێزانەکەی دابین بکات. ڕێکخراوی ئیمجێرسی باوکاری ڕێکخراوێکی بیانی خولێکی 4 مانگە بۆ ئاوارە خاوەن پێداویستە تایبەتیەکانی کەمپی ئاشتی و ئاوارە سووریەکان کردەوە. ئێستا ئەوان خاوەنی بڕوانامەن و خۆیان دەتوانن لەو کەمپەدا کار بکەن و سەرجەم پێداویستەکانیان بۆ دابین کراوە. ئەندامێکی ئەو ڕێکخراوەش دەڵێت هەوڵی ئەوان بۆ دۆزینەوەی کارە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ناشتوانن دەستی هەموو ئاوارێک بکردن و بیخەنە سەرکار چونکە بودجێ ئەوانیش دیاری کراوە. لە ڕاستیە پرۆگرامی ڕێکخراوەکەی ئێمە پاڵپشتی ژیانی قوربانیانی جەنگە بە شێوەیەکی سەرەکی، بەڵام وەک مەڵبەندی ڕاهێنانەوەی ئێمەرجنسی سلێمانی ئیش و کاری ئێمە تایبەتمەندە بە خزمەتگوزاری کەمەندامان. بواری خزمەتگوزارەکەمان پێگاتووە لە پێدانی پەلەدەستکردەکان و ئەو دیڤایس و ئامێرانی کە پێویستیانە بێ و بەشی دووەمی کارەکەمان پێگاتووە لە ڕاهێنانەوەی پیشەیی کەمەندامان. تاک ئەم لەحزەیە کە قسە لەگە بەڕێستان ئاکەم ئیشوکاری ئێمە بواری کەمەندامانە بە شێوەیەکی دیاریکراو لە دەرەوەی کەمەندامان لە بەرنامەمان نییە لەم کاتەیە ئیشوکاری تا بکەین. بۆی شەڕی داعشەوە باشووری کوردستان شەپۆلێکی گەورەی ئاوارەبوونی لە ناوچەکانی عێراقەوە بە خۆیەوە بینی. گەرچی بەشێکی زۆر لە ناوچە داگیرکراوەکان ئازاد کراونەتەوە، بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و ناسەقامگیری ئەمنی گەڕانەوەی ئاوارەکان بە سستی بەڕێوە دەچێت. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام کەمپی ئاوارەکانی ئاشتی لە عەربەت. لە هەڵەبجە کۆنفرانس